کۆمپانیا سیاسیل هەوەکانی نیشتیمانیە خوێنبەخشینیە دەست پێکرد و بڕیارە لێ تەڤایە پارێزگەیەن عێراقیەوە بەڕێوە بچیت. لێ هەولێر بەشێک ژێ کارماندێنوێ کۆمپانیایە بەڕێکاتیمە گەڕۆکە سەنتەرا خوێنبەخشینە هەولێری خوێندان. لە مۆزەفەکانی خۆمان دەستمان پێ کردووە خوێن ببەخشن لە هەولێر و لە هەموو محافەزەتەکانی عێراق دەستمان پێ کردووە بەڕاستی بۆ ئەوەی هانی خەڵک بکەین خوێن ببەخشن. بێگومان ئەیمانمان بەوەیە کە کۆمەڵگە لە هەموو شوێنێک لە هەموو عالەمەوە بەوەی پێشکەوتو دەبێتی بە ڕۆحیەتی عەتا و بەخشندە. بەشێک جوان کارماندێن و پشتداریاوێ هەوێکرینەت بێژن چەندین کەس چاوەڕێی وێ بتڵێ خوێنێتکەن و ئەو ددەن ژبەر vê چەندێ دێ بەردەوام بن هەیەک و تەندروستیە ساخلەمش بۆ وان کەسان بەگەڕێنن کوان پێدوێ پێەیە. ڕێنمایم ئەوەیە کە ئەوانەیە خوێنیان هەیە و دەتوان خوێن ببەخشن یعنی بتوانن محاولە بکەن خین بدەن لە ئەوەی کەسی دیکە سوود لەو خینە ببینی. لە گوڕی ئامارە سەنتەرا خینە هەولێرەی ساڵ ڕێژەیە خوێندانێ بلند بووە تا داویە مەهابووری 54,247 کەس خوێندانە بەvê چەندێژی ڕێژەیە خوێندانێ گەشتیە 41% و ئەڤەژی بەهەڤەر بە ساڵابووری ئەو ڕێژەیە زیێدە بووە چونکی ڕێژەیە خوێنبەخشینە ساڵابووری 35% بووە. ئێمە ڕۆژانە زیاتر لە 100 خوێن بە تەنها بۆ نەخۆشەکانی تەلەسیمیا و بۆ نەخۆشەکانی شێرپەنجە لە نەخۆشخانەکەی سەرفەکەین بەبێ هیچ لە جیاتی دانانێک بەبێ هیچ بەرامبەرێک. کەواتە ئێمە ڕۆژانە 100 خوێن زیاترمان پێویستە واتە 100 خوێن بەخشمان پێویستە زیاتر لە 100 خوێن بەخشمان ڕۆژانە پێویستە. لە گوڕی ڤەکۆلینیە نوشداری بەخشینەخینێ لێ ڕووی ساخلەمیڤە مفا بۆوی کەسی هەیە خوێنە دەدات بجۆرێکی کارتێکردن لەسەر تەمەنێ مرۆڤی هەیە و ئەو کەسێن دێژیانەدا چەندین جاران خوێنێ دەدەن ژێوان درێژترە بەهاڤبەرکردن دگەل وان کەسێن کو خینێ نادەن.